بەشی دووەمەدا چەند تەوەریەک خێنە ڕوو لە دوای کۆنفرانسی سێهەم لە ساڵی 1970 کە دکتۆر قاسملۆ دەگەڕێتەوە و حیزبی دموکرات کۆنفرانسی خۆی ئەگرێ بەرنامە و پێڕەوی دەستەی سەرکردایەتی هەڵەبژێرێ دەفتەری سیاسی هەڵەبژێرە حیزبی دموکرات شەی دکتۆر قاسملۆ وەکو سکرتێری خۆی دیاریەکەوە لێرەوە وەک لە بیرەوەری سەرکردەکانی حیزبی دموکرات تا نووسراوە ئیتر حیزبی دموکرات دەبێت بە حیزب و دەبێت بە خاوەنی ئەساسنامە و بەشێک لە ڕێبەرانی دەڵێن کە تا ئەو کاتە دکتۆر قاسملۆ نەگەڕابووە ئێمە نەمانزانی پەیڕەوی ناوخۆ چییە بۆیە حیزبی ئەم قۆناغا لە مێژووی حیزبی دموکرات بە کاریگەری دکتۆر قاسملۆ دەست پێیەکە و لێرەوە ئیتر ئامادەسازی حیزبی دموکرات و خۆڕێخستنەوەی ڕۆژ لە دوای ڕۆژ گەشاکە و تا دەگاتە ئامادەکاریەکان ڕوودانی شۆڕشی گەرانی ئێران لە ساڵی 1970 و ئیتر ڕێبەرانی حیزبی دموکرات کە زۆرینەی سەرکردایەتێکی لە دەرەوە ئەبێم ئەگەڕێنەوە منەمەوێت لە کاک مەلا ڕەسوڵەوە پرسم ئایا حیزبی دموکرات هیچ ئامادەسازیەکی کردبوو بۆ ڕوودانی شۆڕشی 79 یا 57 لە ئێرانەیە هیچ پێشبینیەکی ئەوەی کردبوو کە شۆڕش ڕووەدا و شا دەڕوا دەبێ حیزبی دموکرات خۆی ئامادەکەوەکو حیزبێک کە تاوکات لە کوردستان بە ئاشکرا بوونی هەبووە ئەگەر چی لە دەرەوەی سنوورەکانیش بۆ بتوانێت ڕێبەرایەتی خەڵک و ڕۆژهەڵاتکە لە قۆناغی سەرهەڵدان و شۆڕشە وەک واقعیەت ئێمە وەختی تەشکیلاتێکی وامان نەبوو تەشکیلاتەکە بڕێک لە دەوروبەری سەردەستیەوەی باسمان کرد کە بنچینەیەکی هەبوو پەیوەندی هەیە کە بوو بەڵام وەک ئەوەی کە ئێمە خۆمان ساز کردێ بۆ ئەوەی کە گویا دەچینەوە تەنیا دوو قۆناغ بوو کە هەستمان پێکرد بوو کە حکوومەتی عێراق ممکنە زەختمان بۆ بێنە و تهدیدیان دەکردین کە یا دەرمان بکەن یا ئەوەی ئەوان پێیان خۆشەمە بیکەین ئەمە نەمان دەکرد ئێمە بڕیارماندا ئەندامانی کمیتەی مرکزی یا دەفتەری سیاسی بۆ خۆمان لە نزیکەوە هەمومان سەفەر بکەین بەڵام ئەو سەفەرە لە بینی ئەو هەموو ئەندامانی کمیتەی مرکزیدا تەنیا دوو نەفەر توانیان ئەو سەفەرە بکەن یەکیان من بووم یەکیان سەید ڕەسوڵی بابی گەورە بوو ئەو دوو سەفەرە کرا و هێندێک پەیوەندی گیرا بەتایبەتی ئەمن مەموریەتەکەمەوە بۆ دەمێ من دوور خرابوومەوە نەفی بووم لە ڕۆمادی بووم لە چاو هەموو کوردی ڕۆژهەڵات ئەمن و ئەو چەند ماڵی کە لە کۆی لەگەڵ من بوون حکوومەتی عێراق کەوتینە بەرغەزەبیان و ئەویش داستانەکەی دوورە لەوێ ئەمە نەفی بووین ئەمن کە سەفەرم کردەوە مەموریەتەکەم یەکیانەوە بوو کە پەیوەندی بە کاکازی وێستیەوە بگرم بڕیاری حیزب بوو کە ئێمە بە هەر شێوەیەک بۆمان بکرێ بهێنێنە دەرێ و بۆ عێراق بە قاچاغی و دوای بە لە ڕێگای حیزبی شیوعیەوە بێ لە ڕێگای یەمەنی دموکراتیەوە بێ کە هەندێک دۆستمان هەبوون ئەمە بینێرین بۆ دەرەوە بۆ عیلاج ئەگەر هاتبایە و عێراقیش وان بە ئێمە کورد بوو چونکە دوای هەرز بوو ئەگەر ئێمە هەر ئینسانێک بگەی حیزبیمان هێنابایە وڵات و ئەوان ئاگادار نەبان هەم ئەو کەسێک کە هێناوێتی هەم ئەویشیان تەحویل ئێران دەدایەوە بەرحاڵە منە و پەیوەندیم گر بە کاکەزیەوە لە ڕێگای کاکسەد حەسەنی هاشمی کە ئێستا لە سویدا و کاغەزی مەکتەبی سیاسی کە بۆ خۆم عضویەوە مەکتەبی سیاسی بووم بۆمان نووسی بوو بەڵام ئەو بەداخەوە نازام چۆنی فکرکردبەوە هەر ئەو کێشەی بینی حیزبی توودە و وەختی خۆی جیابوونەوەی حیزبی دموکرات و ئەمن کێم و حەسەنی ڕستگار کەلایەنگری دکتۆر عەلی مەولەوی بووە شتێکی وایە لێکدابەوە و جوابەکەشی بە ڕێگایەکی دیکەدا بە ڕێگای مندا نەناردەوە نهات کە بەداخەوە بۆ خۆی سەری تێدا چوو ئەوەندەمان کردبوو ئەو دوو کارە سەید ڕەسوڵ کە چۆ بۆ مەلا عەبدوڵای حەسەنزادە کەوت لە مێندامی کمیتەی مەرکەزی بەڵام سەید ڕەسوڵ نا لەگەڵ خۆی بربوو هێندێک پەیوەندیان لە مەهاباد و لە بازرگانی گربوون درا هیچ ئامادەکاریەکی بەو شێوەیە نەبوو ئێمە لە پڕ بەسەردا کەوتین و تۆزێکی بەداخەوە اختلافێکمان دەبینی خۆماندا هەبوو کە هاتینەوە بەڵام دەدواییدا وەک واقعیەت ئەوەی لەو مەیدانەیدا خۆی ڕاگرت و ئەوەی لەو مەیدانەیدا هەموو هەڵسەنگانەکان و بۆچوونەکان و ئەو دەرس و تەجربەی کە لە باشووری کوردستان لە هەموو ئەو چەند ساڵانەدا ئەمە وەرمانگر بوو لە بینی حکوومەتی عێراق و شۆڕشی ئەیلودا ئەوە حیزبی دموکرات بوو کە لەسەر یەک بۆچوونمان زۆر باش بوو دەمانزانی کە بە هیچ شێوەیەک ئەو جەمهوری ئیسلامیە یا ئەو مەلایەنە دەماهیەتیان دانیە حەقی هیچ نەتەوە یەکدا نەدی ئێمە یەک کاری دیکەشمان کردبوو
ئەو کاتێک کە لە بەغدا بووین و خومەینی پێڕاگەیاندرا بوو کە دەبێ عێراق بەجێبێڵێ ڕۆژێکان لە کۆبوونەوەکەیان خۆماندا دکتۆر قاسملوو کتێرەبرا دەرێنا ئەو نامەی سەر ئاوەڵا و بازرگان و فرۆهێر و چێوچەوانە دەستیان پێکردووە حتمما ڕوودانێک چون ڕۆژنامەکانیشمان مرەتەب بۆ دەهاتن ڕوودانێک ڕوو دەدا با ئێمە کارێک بکەین شتیان کارێکی کوتی خومەینی بەو جوورەیە ئەمە دەبینین و ئەو هەموو یارمەتی لە ئێرانی ڕابۆدێتەوە هەموو نێونێوەبانگی هەیە ئەو گۆڕانکاریە کە بێتە پێشی ئەو کابرایە دەبێتە شتێک با ئێمە پەیوەندیش پێوە بگرین لەوێ کاک حەمەدەوی سرازی کتێوڵا قوتوبزادە بوو متزادە بوو نازانیەکێک بوو کە گویا وەخت خۆی هاوکراتی کە حەمەدەمین بووە لەوێ هەمەکارە بوو لە نەزەف و کەربەلاوانە لەگەڵی ئەو کتێمنەوەی دەناسم بڕیارماندا کە حەمەدەمین بەهۆی کەو کابرای دەناسێ وە دوکتۆر قاسملووشکی مەلا زمانی مەلایان دەزان بە ئەمەش مامۆستا مەلا عەبدوڵای پێشنیار دەکەین ئەو جوانەمان ناردن پەیوەندیمان بە خوێنیەوە گر بۆ دوا ڕۆژکەوانە بێ کە چوو بوونە مزگەوتەوە ئەو پیاوە هاتبوو کاک حەمەدەمینی دیت بوو و پەیوەندی بە خومەینیەوە گر بوو پێی کرد بوو دوو نەفەر لە حیزبی دێموکراتەوە هاتوون و داوای ملاقات دەکەن خومەینی کوردبی ئەمن وعدێکم کەدا لەسەر وعدی خۆم بەرقەرارم سەدام حوسێن بەمنی کوتووە ئەتۆ ماوەیەکی کەمت ماوە لەو وڵاتەی هەتا دەڕۆی نابێت هیچ پەیوەندێکی سیاسی و ئەو جۆرەشتانە بگری ئەمن ناتوانم پەیوەندیان پێوە بگرم بەڵام بابێن لە مزگەوتێ وەختی نوێژێ هەروە دوورا دوور بیان بین و نوێژێک بەیەکەوە دەکەین کە حەمەدەمین و مامۆستا نوێژەکان نەکرد بوو یادی بەخێر بە دوکتۆر قاسملوو کامی شەخسە خۆش بوو کە هاتبووینەوە ئەگەر هەیەتەکان دەچون و داهاتنەوە بەدەستی بەتاڵ هەموو جارێک و خەتای مامۆستای بۆ گەرە و جارەی مامۆستا نوێژەکەی لەگەڵ خومەینی کردبایە ئەمان شتێکمان پێ دەگەیت جاوە بوو کەمە هاتینەوە ئاوا هاتینەوە بەڵام بەڕاستی هەم لەباری پەیوەندی لەگەڵ حکوومەت هەم لەباری بەرخورد لەگەڵ هەموو هێزە سیاسیەکانەوە حیزبی دێموکرات بۆچوونەکانی لەسەر ئەو تەجربانەی کە لە ڕابردوودا هەمان بوو بەرامبەر بە هەموو هێزەکان زۆر باش بوو بەڵام با ئەمن ئەوەش زیاد کەم لەو گۆڕانکاری و لەو ڕۆیشتنی شایدا شەرق و غەرب و هەموو دنیا هەڵەیەکی زۆر گەورەیان کرد بەرامبەر بە هێنانە سەرکاری جەمهوری ئیسلامی لەلایەک ڕووسەکان پێیان وا بوو کە ئەوە ئینسانێکە دەتوانن ئیدارەی لەگەڵ بکەن و بۆچوونێکی مەیلە و شەرقی هەیە و چی هەیە و فلانەوانە ئەمریکایەکان پێیان وا بوو کە ئەگەر بێت و خومەینی بێتە سەرکار سپەرێک دەبێت لە مقابل تەشکیلاتەکانی چەپ و مەپ و فلانەوانەدا و بخۆیان بەکاردێنن ئەوە بوو کە حیزبی توودە و مجاهیدین و دوایە شریکەکان ئەکسەریەت و دوایش دابڕانی گروهی حەوت نەفەریکا و خەیانەتیان بە حیزبی دێموکرات کرد هەموویان تووشی ئیشتیباه بوون لە ئەسەری ئەو لێکدانەوەی لە پێش هەموو شتێکدا دەرێ ئەمریکایەکانی گرتن لە دوایدا لە هەموو لایەکان هەڵبووە ئەو دەرەیدا بە حیزبی توودە کە هەمومان دەزانین ئەو دەرەیدا بە مجاهیدین کە هەمومان دەزانین ئەوانە هەموویان هەڵەی زۆر گەورەیان کرد وە بە تایبەتی هێزە چەپەکان توندڕاوەکان کە هاتنە کوردستان بە قەولی کاک مەلا حەسەنی قزڵجی لە بوڵغارستان بەمن و بە کاحسێن ڕستیگاری کوردستان لێ دەکەم ئەگە گۆڕانکاری لە ئێرانێ پێدا بوو کوڕبابە مەبنە کەواسووری بەرلەشکری ئەو کوردستانەی با ماڵوێران نەکەین زۆر هێز و مێزوشتیوا دێن لەو گۆڕەپانەیدا خۆیان تاقیکەنەوە ئێوە حتی ئەقەلی هەتا بۆتان دەکرێت هەرچێکی بتان دەنێ وەری بگن و ڕازی بن بە کوردستان وەک باشووری کوردستانی لێنەیە بەڵام بەڕاستی ئەوان هەموو لایەکیان بەداخەوە هەموو لایەکیان خومەینی شەقی خۆی لێکردنەوە دەستیشی خۆش بێ هەمووی وەک خۆی بەرخوری لەگەڵکردن فەرموو زۆر سپاس بەڵام بابەتێکی تر بە نسبەت مێژووی حیزبی دموکراتەوە کە لەو سەروبەندە ڕوئەدا کاک مستەفا بەحسی کنگرە چواریەکان یان ئەو کەسیەیە کە لە حیزبی دموکرات دائبڕێن و یان بە شێوازێکی تر بۆ ئەو ئاراستە تعریفەکرێ بۆی کە لە حیزبی دموکرات ئەچنە دەرۆ ینی بە پێی ئەو ئێدعاکە ئەو کەسانە کە لە گروپی حەوکەسی ماوەنلانی کەم چەند کەسێکیان ئەوانەوە ئێدعاکەن و ئەڵێن بەرخوردێکی یان هەڵسوکەوتێکی نادەموکراتیک لەگەڵ ئێمە کراوە و بەهەرحاڵ مەبەستما کە ئەو کاتەکە ئێوە بەشدار بوون لەو پرۆسا ینی پێت وایە ئەو هەڵسوکەوتەی ئەکسەریەتی حیزبی دموکرات لەگەڵ ئەوان لەگەڵ
کنگرە چواریەکان یا گروپی حەوت کەسی هەڵسوکەوتێکی نادموکراتیک یان غێرە دموکراتیک بوو و ئەسڵەن ئەوان ادعای ئەوان چی بوو؟ ئایا ئەو چوونە ژێر کاریگەریەی لە ڕادە بەدەرەوەکو اتهامێک کە ئەدرێتە پاڵەوە گروپە حەوت کەسیە چەندێک لە ڕاستیۆ نزیک بوو یان ئەوە وەکو بیانوویەک بوو بۆ دەرپەڕاندنی ئەو چەند کەسە؟ پێشدا جارێ بە یەک شتی بڵێم لەسەر هاتنەوەی برادران دیارە لە هاتنەوەکەیدا ئەمن هیچ ئەندامی ڕێبەری و شتیوانە بووم بەرپرسایەتێکم نەبوو بەڵام ئەوەندەی ئاگادار بووم حیزب لەگەڵ ئەوەی کە بەرنامە ڕژی نەخێر هەر وەکو کارمەلا ڕسوول فەرمووی بەرنامە ڕیزی نەکردبوو و حتا ئینقلابی ئێرانش زۆر کتوپڕ لە ماوەیەکی کووردا دەستی پێکرد و بە نیسبەت شۆڕشی خەیابانیەوە زوو کۆتایی هات بەڵام لە سەروبەندی ڕووخانی ڕژیمدا بە باوەڕی من ڕێبەری حیزبی دموکراتی کوردستانی ئێران باشی عمل کرد عملکردنەکەی چ بوو؟ یەکێک ئەوەڵەن کۆمیتەیەکی ساز کرد بەنێوی کۆمیتەی زاگرۆس کە زۆربەی برادرانی ڕێبەری تێدا بوون و بە تایبەت دکتۆر قاسم بۆ خۆشی ئەوانە هەر ئێستا بە تەواوی ڕژیم نەڕووخابوو کە هاتنەوە نێو خۆی ڕۆژهەڵاتی کوردستان و لەوێ نەوعێک جەوەکەیان لە باری سیاسیەوە تا ڕادەیەک و دەستگرت و خۆیان هێنایە گۆڕێ تەنها وەختێکی کە خۆپیشاندانەکان بەبێ ئاگاداری و بەبێ بوونی حیزبی دموکرات دەستی پێکرد بوو زۆر زەحمەت دەبوو بتوانێت ئەو ڕۆڵە گەورەیە کە لە دوای ڕووخانی ڕژیمی شای و دەستی گر و دەستی بگرێ ئەوە ئیشارەتێک بوو پێم خۆش بیکەم دوم لەسەر مەسەلەی گروهی حەوت کەسی بەڕاستی هەر پاساوێک بیهێننەوە هەر جێی سەر سوورمانە بەو دەلیلەی کە ئەتۆ ئەگەر بی و بۆچوونێکی جیاوازت هەبێ لە نێو خودی حیزبەکەیدا یا ئەوەی کە لە نێو حیزبدا دەمێنیەوە و خەبات دەکەی و فراکسیۆنێک چزانم ئەقەلیەتێک پێک دێنی کە دیفاع لە بۆچوونەکانی خۆت دەکەی یا ئەو پەڕەکەی ئەگەر گوێ بیەوە هەر لە نێو شۆڕشدا دێی بۆ خۆت لایەکی شۆڕشەکەی وەدەست دەگری هەروەکو چۆن حیزبی دموکرات لە دوای وەش ئینشعابی دیکەی تێدا بوون و بەڵام خەڵکەکە هەر لە مەوزعی شۆڕژگێڕی و لە مەوزعی دیفاع لە مەسەلەی نەتەوەی ماوەتەوە و بەجیا کاری کردووە بەڵام ئەوان بەڕاستی تەسلیمی سیاسەتی حیزبی توی دەببوو و ئێمە ئاگادار بووین کاکە پێش ئەوەی کە ئەو جیابوونەوەیە ببێ لەسەر ئێمەمانان هەمووی کار دەکرا ئەمن بۆ خۆم پەیوەندیان پێوە گرتم و باسییان بۆ دەکردم کە دیارە پێویست ناکا بڵم چۆنم جوابدانەوە یعنی کاریان دەکرد لەسەر حیزبی دموکرات کە بەو شێوەیە شەقی کەن و لەتیکەن و حیزبی تودان نەفەری شخصی مەسەلەن علی گەلایەش دکتۆر علی گەلایەشی دانابوو مەخصوص بۆ ئەو کارێک کە کار بکە ئێمە بۆ نمونە شتێکتان بۆ باس بکەم ئێمە ڕێکخراوێکمان هەبوو بەنێوی ڕێکخراوی لاوان ڕێکخراوی لاوان دیارە لە ئەساسدا دروست بوونەوەکەی بە نەزەری من غەڵات بوو بەڵام بە تایبەت ڕێبەریەکەی لە مەهابادێ بوو یعنی هەر ڕێکخراوێکی حیزبی بوو ئەمۆن دامی حیزب بوون بەڵام بەجیا ئیلاوان بوو لە حاڵێکدا یەکێتی لاوان دەکرێ ببێ بەڵام لاو بۆ بەجیا حیزبی بن ینی هەر بۆ خۆی غەڵەت بوو بەڵام هیچ کاریان لەسەر وێ کرد بوو زۆربەی نزیک بە تەواوی ئەندامانی بە تایبەتی کومیتەی بەڕێوەبەری ڕێکخراوی لاوان توودەی بوون ئێمە لە دەفتەری سیاسی ئێستا جوێبوونەوەکە نەبوو باس کرا ئەو وەختی من ئەندامی دەفتەری سیاسی بووم باس کرا کە ئێمە چ بکەین لەگەڵ ئەو لاوانەی کە دێ لە سەر شەقام ئیدعای لە حیزبی تو دەش گەورەتر زیدی حیزبەکەی خۆی مەطرح دەکات وەکو ئەوەی کە مەسەلەن 9 ملیۆن دۆلاری لە ناتۆ وەرگرتووە و لەگەڵ سەر بە بەعسە و فڵان لەو قسانە ئاخریمان چ بکەین چ نەکەین برادران باسیەوەیان کردکوتیان جامن ئەو کەت بەڕاستی بووماندامی دەفتەری سیاسی کاکمەلا ڕسوول دەزانێت زۆر لاو بووم ینی تەمەنێکی وام نەبوو 27 ساڵ بوو کیان وڵا ئەتۆ لێیان نزیکی بڕۆ قسەیان لەگەڵ بکە تقریبا مانگونی وەک شتێکی ئەویان وەختدا بە من بچم قسەیان لەگەڵ بکەن ڕوا بکەن لە ئەوەڵین جەلسەیرا کە ئەمن لەگەڵیان بوو هەروە بزانم ڕوبەڕووی ڕێبەری حیزبی تو دەبوونەوە دیارە بێجگەلە پێندێک لاو کە ئێستاش هەر زۆر حیزبین و هەبوون وەکو مەسەلەن کەریمی ئەڵڵاوەیسی و ڕەزای ڕەشید زادە و لەو ئەلەو عەزیمی ئەفسەر و ئەوانە عیدەیەک هەبوون لە نێویاندا
منسووری تۆکمەچی لە نێویاندا ئیدەیەک هەبوون کە واقعیان دموکرات بوون بەڵام ئەقلیەت بوو دوای ماوەی ماگونیە شتێکی ئەوە ئەمن هاتمەوە گزارشەکەم هێنایەوە بۆ دیارە زۆر باسم لەگەڵ دەکردن یعنی مرتب کۆبوونەوەمان بوو مرتب کۆ بەڵام ئیدی کۆبوونەوە کە چ بوو هەر دەبووە ئەمن وەکو لە بڵین کورسی دیفاعدا دانیشتمەوە ئەوان پرسیار بکەن و ئەمیش وەڵام بدەمەوە کە دیارە زۆر بە گشتی زۆرم مناقەشە لەگەڵ دەکردن ئەمیش وەخت بۆ خۆم شتایەکم دەخوێندەوە هەتا شتی مارکسیستی و ئەوانەشم دەخوێندەوە بۆ ئەوەی کە بڕێک بتوانم قسەی لەبارەوە بکەم ئاخرەکەی دیتم با بە هیچ فایدە نییە چوومەوە راپۆرتم دایەوە کتم کاکە بەڕاستی بەو شێوەیە جێبەجێ نابێت چونکە ئەوانە ئەو شتانیان قبول کردو و باوەڕیان پێەتی و بەڵام نەمان دەزانی کە بابە لە بنەوە ئەوە دەستەیەکیش لە خودی ڕێبەری خەریکە ئەسڵەن ئەوانە هەم دەدا و پشتیان دەگرێت یارە جارێک کاک نەویدی معینی هات لە کۆبوونەوەیەکماندا بەشداری کرد لەوان خراپتر بووی دی پێم وتم کاک نەوید ئەتۆ ئەندامی کومیتەی ناوەندی هاتووی لێرە وەکو لاوەکانە تۆش مەوزا دەگری بە نەزەری من یامە یا دەبێ بێ ئەتۆ ئەوان قاناکەی کە حیزبەکەت ڕاستە نەگەوەی کە بێ وەکووان ئەتۆش دەست بکەی بەگلیانەوە تۆ قسانەی خۆت لە کومیتەی ناوەندیدا بکە لەو بارەشەوە بە قسەمان هەبوو ئاخرەکەی حیزب دەفتەری سیاسات سەر ئەو باوەڕێی کە ڕێکخراوی لاوان هەڵوەشێنێتەوە یەکەتی لاوان دامەزرێنێ کە دیارە لەو وەختی ڕا هێندێک کارکەوە بۆ نمونە پاشان هەر لە سەر و بەندی گوێبوونەوەیاندا مەسەلەن ماوەیەک بوو کاک غەنی بلووریان نەدەهات بۆ کۆبوونەوەکانی دەفتەری سیاسی بە هیچ شێوەیەک ئێمە دەفتەری سیاسیمان خەریک بوو شاردەبەوە ئەوانە گواز بۆ چوبووینە دۆڵە شێخان لەسەرەوەی داغە و ئەوانە بووین لە منتیقەی مەهابادێ چەند جار بۆ کۆبوونەوەکانی دەفتەری سیاسی نەهات ئاخرەکەی باسمان کرد چ بکەین لەگەڵ مامەغەنی بڕیارماندا چین پێی بڵێن بابە ئەگەر پێی خۆش نییە بێتەوە شاخی و فلان چون نەزارەکانمان گوێ لێ دەبوو ماندوو بوو لەوەی با بچین پێشنیاری پێ بکەین بێ بچێتە وڵاتانی سوسیالیستی مەسەن پێی خۆشە لە بڵغارستان دانیشێ پێی خۆشە لە ئەڵمانی شەرقی دانیشێ چوزانم ئەگە دەکرێت بچێتە مەسکەوێ هەر ئەندامی دەفتەری سیاسیش بمێنێ نوێنەی لە حیزبیش بێت ئێمە ساز بووین ئەمن و کاگەمیری قازیان دیاری کرد بچین قسەی لەگەڵ بکەین هاتینە خوارێ بڕۆین بۆ لای مامەغەنی چوین هەتا داغی لە داغی قاوەخانەیەکی لێ بوو لاماندا چایەکی بخۆینەوە ئەو وەخت ڕزای ڕەشید زادا هەبوو پێیکی حیزب بوو لە شاری ڕا نامۆشتی دێنا بۆ دەفتەری سیاسی و لەوێژ ڕادەی بردەوە هاتەوە لە دوورەوە کوتی ئەو مامەغەنی وانیش گوێ بوونەوە و بەیانیان دەرکردەوە خلاصە بەیانەکەیاندا بە ئێمە و خوێنمانەوە و ئێمە لەوێ ڕاگەڕاینەوە تازە فایدەی نەبوو ینی بەهانەکەیان چ بوو ئێمە بۆ دەبێت بچین بۆ لای لەگەڵ ڕژیم دەرگیر بین و کە ڕژیمێکی زیدی ئیمپریالیستیە و ئێمە بۆ ئێستا دەبێ مەسەلەی کورد بەو شێوەی مەتراکەین و یعنی هەر شتێک دەهات زۆر چاکم لە بیرەکە ئایەتوڵڵا شیرازی بوو شتێکی ئاوا هاتبوو نە نوێنەری خومەینی بوو نە هیچ شتێک بۆ خۆی کابراەک بوو بێ قسەیەکی لێ بکە کاغەنی بلووریان فەورەن بۆی ببوو بە شتێک و هاتبوو وەڵامی دابوو کە بابە ئەوە دەهێوە تا فەرمونون بەهانە دەگرن ئەوە ڕێک دەکەوێت فلان دەفتەری سیاسی پێی گوتی تۆ بۆ ئاسن دەفتەری سیاسی نایە بڕۆ ئەو شەش خاڵەیە ئاخر حیزبی دموکرات خۆ هەموو هێزەکانی دیکە پێیان دەگوت سازشکار تەرحی 26 مادەیی هەیئەتی نوێنەرایەتی گەلی کوردی کردبوو بە 6 مادە داوای 6 مادەی دەکرد هەر حیزب بەڕاستی نەیدەویست شەڕ بێتەوە واقعان ئەگەر بەو معنای بڵێ سازشکار بە حیزبی دموکرات نەیدەویست بە هیچ شێوەیەک شەڕ ببێت بەڵام ڕژیم هیچی قبول نەدەکرد هیچ شتێکی قبول نەدەکرد حیزبی با لێرا بوەسین بە من ئەو پرسیارە لە کاک ڕەسوول بکەم وەک کاک مستەفا دەڵێ ڕژیم هیچی قبول نەدەکرد کاک مەلا ڕەسوول و ئەو برادرانەش ماندوو بوون بەشێکیان بەڕاستی ئایا ئەوانە کێشەی فکریان نەبوو لەگەڵ حیزبی دموکراتیا ماندوو بوون یا بەشێکیان کێشەی شخصیان نەبوو بۆیە دەتوانین بڵێن ئایا ئەمانە هەڵخەڵەتێنرانیان خیانەتیان کرد گروپی تاقمی یا بڵێن گروپی حەو کەسی چونکە لە شوێنێک وەڵامەکەم تەواو نەبووە
باشە بە دوای دێمەوە لایجنە دەڵێن کاکمەلا ڕەسوڵ ئەوانش قەوڵا بۆ پشتیوانی لێمە بکەن من لە توێژێکی کاک حوسێن بەخشی ئەڵەیە کاکمەلا ڕەسوڵەوانش قەوڵا بوو پشتیوانی لە دوایی نەزەریان گۆڕا بۆچی نەزەری گۆڕاتەوە ئایا دکتۆر قاسملوان تەسیریان لەسەرەوە هەبوو یا چی ڕووداوە وەک واقعیەت ئەوانە نە فکریان هەبوو نە هیچ بەرنامەیەکی وا لەسەر حیزبی دموکرات تەطبیق دەبوو یا تەطبیق بوو بۆ ئەوەی کە ئێمە یا سەر بە بەعز بین یا پێشرکاری دموکراسی کرابێ ئەوان هیچ شتێک لەو بابەتانە نەبوو تەنیا مامەغەنی بۆ خۆی یا چەند کەسانێک لەوانە بەڕاستی مامەغەنی حەقی بوو ماندوو بوو لەوەی کە ئەو ئینسانە ئەو هەموو لە زینداندا بۆ فرانوانە نمونە شەڕی سێمانگە دەست کردەوە مامەغەنی بەبێ پرسی مەکتەبی سیاسی هەموو کەسەری لە خەڵازێ دەرێنا بە خۆی بماڵ منداڵەوە ئەوانە غەیری وەی کە وەک هەمیشە حیزبی توودا هەمیشە لە پشتەوەڕا خەنجەری لە حیزبی دموکرات داوە هەمیشە لێمان لە کلێن بوون وە زۆرەها زار وعدی سکتێ گۆڕینیان داوە یا ئینسانی وەک کەریم حسامی لە بنەوەڕا کە پەیوەندی لەگەڵەوان هەبووە ویستوێتی مەسەڵەن ئاژاوەیەک لەنێو حزبی دموکراتدا دروستکا یا لە زریانی 67 و 68دا ئەسڵەن ئێمە وەک حزبی دموکرات پەیوەندی هیچ جورە پەیوەندێکمان بە حزبی توودەوە نەبووە هەرچەند فایەک خۆی بڕێک بە چەپ دەزانیەوانە ئەوان کە دەنجیان بە هیچ شێوەیەکی نەرەگەیشتەوە نێو میلەت خوان و وڵات خوان دانەویست لە ڕێگای ئێمەوە پەیوەندی بە وڵاتەوە بگرن دوورا و دوور پشتیوانی معنەوی یا شتێکی وامان لێ بکەن ڕادمەنیش هاتووەتە بەغدایە چاوی بە برادران کەوتووە مەسەلە ئەوە نەبووە کە ئەوان ڕاستەوخۆ واقعبینانە بیانەوێ هاوکاری ئێمە بکەن نمونەژەوەیە کە ما و حرەکەمان بەسەر دا سەپا بوو ئەو هەموو شەهیدانەماندا ئەو ئاوە بە بەدبەختی و ناڕەحەتی هاتینەوە ڕۆمان لە باشووری کوردستان کردەوە تەنیا حزبی شووعی لە ئەلامەیەکیاندا بڕێک پشتیوانیان لە ئێمە کردن دەڵێ زۆرمیان لێ دەکرێت ئەندامانی حزبی دموکراتەوە و لەمیش یارمەتی معنەوی دەکردین دەنا حزبی توودا لە زیاتی وەی کە هاودەردێک لەگەڵ ئێمە بکە داوا دەکات دەڵێ هەموویان بێنەوە نێو حزبی مادەر حزبی مادەری چی نەکردنەوەڵاوە ئەسڵ و ئەساسی نەبوو تەسلیم تەڵەب بوون و ئەمن لە ئەساسدا کۆنگەرەی چوار بەخۆ نمونەیەتی کۆنگەرەی چوارەمە چەند بەش بووین ئەو بەشەی کە دەبنەوەدا حزبی توودا پەیوەندی پیانەوە هەبوو مامەغەنی علی گەلاوێش کە مسرای شارە پێکرد چەند لە مزڵەکەی خۆی دەبوو دوو هێندە لە ماڵی مامەغەنی بووەدی ئەوە دائیمە دەبنیدا بوو هەمیشە و دائیم خەریکی ئەوەی بوون کە ئەو جەماعەتی لە ئێمە دابڕێن ئەو لاوان کە باسییان دەکا ئەو جەماعەتی حوسێنی بەخشی و هەمویان سەر بەڕاستی حزبی توودا بوون بەرحاڵ ئەوەی کە پێ دەڵم لە کۆنگەرەی چوار ئێمە بەشێکمان هەر لە گەڕانەوەمان لە بەغداڕا اختلافاتێکمان هەبووە اختلافاتەکەمان کە بۆ نەئیوەی بووە یەکتر مەتەهام بکەین بە پیاوی باش و هیچ شوێدیکانە هێندێک لەسەر بۆچوون و کاری شخصی و من چێم و تۆچێ فلانوانە بووە باقیەکەی دیکانە ئێمە کە لە کۆنگەرە قسەمان لە دژی دکتۆر قاسم و جەماعەتێک دەکرد و ئەو شتانە هەر ئەو جەماعەتەی کە قسان لە دژی دکتۆر قاسم دەکرد مامەغەنی هەندە ئینسانێکی سادە و ساکار بوو دکتۆر قاسم زمانێکی دەگەاندێ هەموو کوڵکۆیەکیشا بوو داگەمەکاندەوە ئەمە لەوێ ئەو بەشا ئەوەی کە دژی بۆچوونەکانی دکتۆر قاسملوانە بوون فکرمان یەک بوو و ئەمن لەو کاتیدا کە هەسمان بەشەر کردوەوە من مەسئولی پێشمەرگە بوو مۆشتانە هەرچی پێشمەرگەی باشی هەیە ئازا لە خۆبوردوو ئەوانم بۆ مامەغەنیم داناوە ئەمە بڕیارمان ئەوە بووە بەرنامەمان ئەوە بووە کە ئێمە هەتا دەگەینە کۆنگەرە کۆنفرانسێک ئێمە بە دوو فکری جیاوازەوە یا بە دوو بۆچوونی جیاوازەوە کە ئەمە لە یانگریم لە مامەغەنی دەکرد بەحقەدە من لەگەڵ خاصم هێندێک گوردە اختلافاتم هەبووانەوە ئەمن حیمایەکانم بۆ داناوە جعفەری کە ڕووبەی کە شەهید بووە بەڕاستی شەهید بووە ئینسانێکی یەکجار زۆر قارەمان دڵسۆز بوو بە سادەیی خۆی پێوە بڕگەڵیان کەوت ئەمن بۆم داناوە بەڵام چی کە وەختێکی ئەلامەکان خەریک بوو بڵاوی بکەنەوە ئەوە چەند جای دیکە بە نووسیمە بۆی هەموو کەس زانێوانە مامەغەنی تەلەفۆنی دەگەر یەک جاریش نەیان کوتووە ئێمە شەڕمان بەسەردا سەربێتەوە ئەمە لە داخڵی شار دەمێنەوە ئەمن ئەو حیمایانە وەک محەممەد زەنگەنە وەک ئەوی وەیسەی ئەوانم بۆ داناوە کە ئەگەر مامەغەنی فشار هاتوو نەیتوانین دەرچێت ئەو قورانە بیگەێنە ئەمە خەتی منتەقەی کانی ڕەش و سیسێر و نەستان و مەیدان چوغە و کوران و کاوان و ئەو لایە ئەوانی دیکە دکتۆر قاسملوان کەوە لە لەندی شێخان و لەوە ناوی مابوونەوە ئەمە بێنە دەرێ وەختێک کە مامەغەنی تەلەفۆنی بۆ من کرد کوتیمە لا ڕەسۆگە کاری زۆر زەروری نییە پێم خۆشە بێێرە
دە وەختیدا کاکەریم حەداد و کاک مەلاحسەی ڕستگار میوانی من بوون حەسەن دەڵێ ئەمە بان کرابووین نەخێن ئەو حەق دەگەڵ مامەغەنی نێوانی نیە بۆ لە زیندانێڕا ئەوان لەوێ بوونم پێم چوتەوە مامەغەنی تەلەفۆنێکی بۆ من کردووە دەڵێ وەرە کارێکی زەرووریم پێێتە بۆ نامچین ئەمە هەرسێکمانە ساوین چووی لەوێ غەیری مامۆستاهێ من نەبێ کە لە ژوورەکەی خۆی دانیشت بوو لەسەر عەزیز دانیشت بوو نەک لەسەر مۆبڵ دانیشت بوو مامەغەنیش دانیشت بوو دەنا دەمازانی پڕپڕە دەنگەدەنکە بوو هەر ئەو جەماعەتی کاڵوێستەکان گربوو هەمویان لەوێ بوون یەکیان خۆیان بەمە نیشان نەدا تەنیا مامەغەنی دانیشت بوو دوای بە خێراتن مامەغەنی پتیدا مەلا ڕسوبۆیە لە دوومان نردوون چابوو مەلا حسەنوانی کە کەریمی شاتون ئەمە هەڵوێستمان گرتووە هەڵوێست دەگریت زۆر باشە وەختێکی کە کاغەزە بۆری خوێندەوە هیچی بەخۆی و بە حیزبی دەموکراتەوە نەهێت بوو حەدسی نووسی بووشی هەموو تۆهمەت بوو هەمووی درۆی شاغدا لەسەر خۆ کاکەسەمکی مامەغەنی تۆ هەستی کرد ئەتۆ ئەوە بڵاوزەکەیەوە دەتەوێت لە شوێ دانیشی ئەویشتی مەلا حەسەن ئێمە بەعسی نین ئەمە لێرە دەبی ئەمن باوەڕ کە لەوێ هەر بە قەولی دەڵێ نازانم چم لەوە سەرا وزانی بەگاتەوە دەڵێ دوات ئەمڕۆ تێکتمامەغەنی بەڕاستی دەڵێ لێرە دادنیشتی بەڵە بەڵێ ئەوانە کتمامەغەنی ئەم بەوە کتم بۆ سەری گۆلاکەم بۆ داز دەبم ئەمە ئاوامان هیچمان جوابمان نەداوە هەر لەوێ کوتی مامۆستای منە تۆ دەڵێتی ئەو کاغەزەش خوێندۆتەوە بەدەستیەوەیە مامۆستایمنی فەقیر کوتی غەنی بێنە ئەمن لە داخی قاسملو مەلا ئاوڕای هەموو شتێکی امزا دەکەم بەڵام بۆ حیزبی تووزە تێدانی لەوێ دووبارە ئەمە داوامان لێ کرد کوتمان ئەو شتەی بڵاو مەکەنەوە ئەمە هەر ئێستا دەچین بۆ لای برادەران تەکلیف دەکەین داوا دەکەین کۆنفرانسێکی فۆقڵعادە دەگرین پشتیوانیشی لێ دەکەین ئەوەی مەکەن چی جوانە قەولیدا ئەمە هاتوین هاشمی کەریمیش دە وەختیا لە مەهاباد پێدا بوو ئەمن و کەریم حەداد و مەلا حەسەن و کاشمیر هەستاوی ڕۆیشت بۆ لەندی شێخان دەگەڵ برادران دانیشتون پێماکتون ئەوە شتێک نازانی بووە ڕۆژیان خەبەردار نەبوو شتێکی ئاوایە ئێستا دەوانە بۆی نابن بە تایبەتی مامۆستای من حیفە ئەوانە بێەوە لەوێ قسە و فلانوانە باس کرا تەکلیفی ما ئەوە بوو کتوانەوە ئەوان قەولیان بەمەوە داوا تا سێ چوار ڕۆژان ڕاوەستن ئێوەش ئەوان خەریکی ئەوەی بوون کە بڵێن بەیانیان لەسەر دەکەیت ئەمن هەر لەبەرەوەی دەگەڵ دکتوانی بڕێکم کێشە بوو حەسەنیش بە زۆری برمی ئەم بەڕاستی کتم دەگەڕێمەوە مەلا حەسەن مایەوە مەلا حەسەن نووسیوێتی لە نووسینەکانیدا دەڵێ دوایە کە دانیشتن و ئەعلامەکان نووسی و ئەو شتانە مەلا عەوڵا نووسی بووی دەڵێ ئەمن کتم بابە بۆ مامەغەنی و ئەو برادرانە حەقێک نەزەرتانەیە کەیف خۆتانە بەڵام مامۆستای من بۆی نابێ نێوی جاشێتی وکی لەسەر دابندرێ باوەی تێدا نەبێ دەڵێ لەوێ کە من وام کرد مامۆستا مەیل بە زویبوون ڕۆیشتە دەرێ دکتۆر قاسم بوو دەڵێ کاکە ئەمە تازە مامۆستای منمان لە قیس چووە بە ئەو برادرەمان لە قیس نەچێ دەچم لێهێنمەوە ئەساو تۆ هێناوێتەوە ئەوانی دوادیان بەمەدا سێ ڕۆژان ڕاوەستن بەڵام ئەمن لە کتێبەکاندا دەڵام هەردووچیان وەک هەزار مێشان کلۆرەدارێکی دازی بێتەوە ئەو مامەغەنی هەر ئەو دەقەیمە هاتبوونە دەرەن ئێلامەکانی نەربووڵای بکەنەوە ئەوانیش کە هەر ئێمە لەوێ لاشوین و قەولیشیاندا بڕێکراوەستن ئاینیشت نادێن لە مەهاباد جاش و ماش و فڵانیان بێت مەقسەدم ئەوەیە ئەو شتا تەسلیم تەڵەبی بوو خەیانەتێک بوو بە میلەتی کورد و حیزبی دەموکرات دەنات جەمهوری ئیسلامیەکی کە لە هەموو شارە گەورەکانی ئێرانێڕا لە تەواوی هێزە سیاسەکانی کە لە بندەستیدان شەلم کوێرم ناپارێزم دەستی کردو بە ئەعدامی کچی 12-13 ساڵ و دەپێش ئەوەیدا تەزاوەزی پێ بکەن پێوە پۆلی گولەکان بستێنەوە لەوانەی شەیدیان کردوونەوەنا چۆن ئینسان وجدانی قبول دەکات ئەو هەموو خوێن ڕێژەیەکە ئەو جەمهوری ئیسلامی لەو داخڵ ئێرانەدا بە کورد و عەرەب و تورک و بلوچ و شتێکە و کردێتەوە ئەتۆ وجدان قبولی دەکات پاڵ بەوێەوەنی وە پشت دە شۆڕشی میلەت خۆشکەی ئەوەیە واقع بەڵێ دەڵم کۆمنتی کاک مستەفا چییە ئەگەر زیاتر لەسەر دیارە من دەمویست باسیەوە بکەم چون پرسیارەکە وەشی تێدا بوو کە حیزب دموکراتیک جوڵاوەتەوە نیسبەت بەوانە و ئایا زۆر میلیۆنە کردوونیان ئەوانە ئەمن چەند نمونەیەک دێنەوە خودی ئەو کاک فاروقی بابان کاک فاروقی شۆرەتەکەم کەی خوسرەوی زار کاک فاروقی کەی خوسرەوی کاندامی کومیتەی ناوەندی بوو لەلایەن حیزبەوە گیرا بوو وەک ئەندامی کومیتەی ناوەندی دیارە دوای ئەو مەوزای بەڵام حیزب چی لەگەڵ کرد ئەسڵان نەزیندانی کرد
نە هیچی پێگوت نە ئەسڵەن لە گوڵی کاڵتر وەکو دەڵێن پێی نەگوت بەڵکو پێشمەرگەشی لەگەڵ نار هەتا لە مەرزی حزب ڕەت دەبێتی کاکە تۆ باوەڕ بە جمهوری ئیسلامی چۆن نێو جمهوری ئیسلامی وەکو دەفتەری سیاسی بە هیچ شێوەیەک نەتوند و تیژی نە ئەوانە بەڕاستی هیچ بڕیارێکی نەبووە حیزب بەڵام ڕەنگە لە منتیقەکان یەکێک شتێکی کردبێ و لەوانیش شتێکی خراپی کردبێ و برادری حیزبیش خراپ جوڵا بێتەوە ئەوانە ئەمن ناتوانم بڵێم 100% ڕەنگە هەر ئەسڵان نەبوو بێ بەڵام ئەوەی کە حیزب کردی ڕاستە لە ئیعلامیەکەیدا دلیلەکەش ئەوە بوو باسی ئەوە زۆر کرا کاکمەلا ڕسوڵ دیارە لە عینی جەلسە شتەکاندا نەبووە خۆ بۆ تەسویبی ئەو بەیانیەی بەڵام بە هەر دلیل مەسەلە ئەوە بوو کە لە حاڵەتێکی ئاوادا ئەتۆ کە دەچی پشتی جمهوری ئیسلامی دەگری لە حاڵێکدا کە جمهوری ئیسلامی ئەوەی کە کاکمەلا ڕسوڵ کردی کوتی باسی کرد کردوێتی و دەیکا و هێرش دێنێت بۆ سەر وڵاتەکەی تۆ چت بڵێن باشە دیارە نەزەری هێندێک لە برادەر ئەوە بوو کە یەکسەر دەبێت شتێکی پێ بڵێ کە ئیدی بۆ خەڵک قابلی قبول نەبێت ئەوە واقعیەتە ئەلبەتە نەزەری پێچەوانش ڕەنگە هەبوو بێ لە دەفتەری سیاسیدا بەڵام بڕیارەکە وادرا کە ئەوەیە دیارە هەمیشە وڵای عەتفێک نیسبەت بە مامۆستای منی هەبوو بەڵام بتەوێ و نەتەوێ مامۆستای من بە حەوت کەسەکە بەویەوە ببوو بە حەوت کەسەکە یدی حەوت ئیمزاکە یەکیانی وی بوو 6 ئەندامی ڕسمی کومیتەی ناوەندی بوون ئەویش کە ئەندامی ئیفتیخاری کومیتەی ناوەندی بوو یەکێک لە ئیمزاکان ئیوی بوو لەگەڵ کەوت بوو یدی لەناوڵا با بڵێم زۆربەی ئەوەش مطلق نەکەم زۆربەی ئەندامانی دەفتەری سیاسیش پێمان ناخۆش بوو کە ئەو لەو جەرەیانەی کەوتۆ و نیوی ویژدێ لەگەڵ ئەوانی دیکەوت بەو شێوەیە حتا خۆ دوایەش مامۆستای من هەر لە منتیقەی شۆڕش دانیش بوو هەر لە شیلا نایە بوو هەرچەندە تون کوترا بوو کە ممنوع بچنە لای و بانەچنە لای و فڵانەوانە وەڵام بۆ خۆم ئەندامی دەفتەری سیاسی بوون چوون سەرنجدا یعنی بەڕاستی ئەتۆ لە وەختی ئاوادا کە ئەوە لە شۆڕشدای هەموو ڕۆژێ شەهیدت بۆ دێتەوە هەموو ڕۆژێ خەڵکرد لێ دەگرن شکەنجە دەدرێ فلان لشکرکەشی دەکرێتە سەر سوزانم دەیەک لە ڕێبەریەکە گوێ دەبنەوە بۆ خۆیان ناچن بە گوێ کار بکەن دەچن پاڵوە دوژمنەکەی دەدەن بیلەخەرە ڕەنگە لەو وەختەیدا بەرخوردەکەش توند بێ بەڵام ئیدی کێ مقەسیرە بە ئەسڵی مەسەلی من هەر ئەوان مقەسیر بوون لەبەرەوەی کە ئەوان مەسەلەی تەڵێن عەقیدە و لادە بابە فکرێکی جیاواز مەسەلەن لە حیزبی دەموکراتدان بۆ پێشتر پێمتی وەڵای سۆسیالیستی تێدا بۆ کۆمونیستی تێ یعنی بە فکر بەڵام بەرنامەی حیزبی قبول بوو بۆ ئەو قۆناغەی پێی وا بووە کە جارێ مافی نەتەوەی لە پێشە و ئێمە دەبێت میلەتێکی ئازاد بین هەتا بشتوانین بە مافە کۆمەڵایەتەکانمان بگەین لە حیزبیشدا هەبووە و هاتووەتە ڕێبەریش و لەوێشدا چەپ بووە هەش بووە ئەسڵەن ئەوانەی هەر قبول نەبووە مسلمان بووە و هەر لە ڕێبەریشدا تەنانەت بووە یعنی ممکنە فکری جیاواز هەبێ و لە نێو حیزبەکەشدا و تا ئێستاش هەبێ بەڵام ئیدی ئەوە مەوزعگیری لە مقابل شۆڕشدایە ئیوان مەوزعگیری لە مقابل شۆڕشدا بوو و شۆڕشیش ئەتۆ یا دەستی نادەیە یا چەک نادەیە دەست جوانی خەڵکو و بیهێنی چەکداریکەی و بی بەیە سەنگەری بەرگری لەوێدا شەهید بێ یا دەنادەبێ واقعاً دیفاع لە شۆڕشەکەی بکەی وەکو ڕێبەر خۆ تۆ ناتوانی ئەوەندە خاوخلیچک بی بڵێ هەر کەس هەرچی دەکازیت دیوەی بابیکە ئەی باشەی خۆ عالەمێ ئەو پێشمەرگە جوانانە بۆ چەکدار دەکەی و دەیانین وە دوای خۆتیان دەدەی یعنی مەسئولیەتت هەیە لە مقابلیان درست پێم خۆش کاک مستەفا بابینە سەر قۆناغێکی تر قۆناغی هاوکاریکردنە لە دوای شۆڕشەوە هەیەی نوێنەراتی گەلی کورد دروستە بێ لە ڕۆژهەڵاتی کوردستان کە لە حزبی دیموکرات لە کۆمەڵە لە چریک و لە مامۆستای عەزەدین حسێنی و دواتریش ئەم هەیەتە کاری باشەکە داواکاریەکانی کورد فۆرمولبەندیەکە چەند کۆماری ئیسلامیدان بۆ داواکاریان نانە دواتر دوو مەسەلە دروستە بێویشەوەیە کە بەداخەوە حزبی دیموکرات لەگەڵ شورای ملی مقاومەت ئاچێتە بەرەیەکەوە و کۆمەڵەش لەگەڵ کۆمەڵە لە چەپی ئێرانیە لەگەڵ گروپی بچووکە حزبێک بنای حزبی کۆمونیستی ئێران دروستەکە و کۆمەڵە بێتە باڵی
کوردستان ڕێکخراوی کوردستانی و حیزبە یعنی لە هەیئەتی نوێنەرایەتی و هەماهەنگیەوە ئەم دوو ڕەوتە هەرێکی ئاراستەیەگەگرن کە کۆمەڵەش دروستە بێ و بەداخەوە لە دوای ئەمە شەڕی دیموکرات و کۆمەڵە لە کوردستانی ڕۆژهەڵات کە سەرەتای ڕزگاری کوردستانە و کورد لەوێ خەریکە بە شتێ ئەگاوە سەرڕای هەموو فشارەکانیش کۆمەڵە ناوچەی ئازادیان بەدەستەوەیە تۆزە پاشەکشاکرێ دوای شەڕی دیموکرات و کۆمەڵە دروستە بێ و ئەم شەڕە هەرچەند شەڕێکە هیچ کەس شانازی پێوە ناکە لە مێژووی هیچ حیزبێک ناتوانێت شانازی بە شەڕی ناوخۆیەوە بکە هەرچەند شەڕی ناوخۆی لە پارچەکانی تریشا کراوە ئەگەر بەراوردیکەی ڕۆژهەڵات ڕەنگە کەمتر بێ لە پارچەکانی تر بەڵام سەرڕایەوەژەمە قۆناغێکی پرشنگدار نییە قۆناغێک نییە کە هیچ حیزبێک وە لایەنێک وە کەسایەتێک وە مێژووی ئێمە شانازی پێوە بکەوە جارێکی تر لەگەڵ محکومکردنیا دەبێ هاوپەیوەندی و هاوسۆزی لەگەڵ بنەماڵی قوربانیانی شەڕی ناوخۆ لە حیزبی دیموکرات و کۆمەڵا و لایەنەکانی تریش ڕاگەێنین بەڵام ئەمە بۆ ئەوەیە کە بتوانین پند لە ئەمانە وەرگین لە ڕاستیە کاکمە لە ڕسوول لە هەیئەتی نوێنەرایەتی گەلی کوردەوە بۆ شەڕی دیموکرات و کۆمەڵە دروست بوو زۆر جارێکیش باس لەواکەن کە کۆمەڵە ڕوتێکی تونڕە بووە بەڵام کۆمەڵە بخنەی ئەوە ئەگرێ یا دەڵێ حیزبی دیموکرات مەدانی بێ منەداوە و حیزبی دیموکرات هەر لەگەڵی منە لەگەڵ لایەنەکانی تریش شەڕی کردووە و ئەم شەڕە هەر بەرامبەر ئێمەە بۆ شەڕی بەلایەنەکانی تریش فرۆشتووە ئایا ئەگەرێتەوە بۆچی ئایا ململانی لەسەر دەسەڵات بوو لەسەر پێنەگەیشتنی کۆمەلگای کوردستان بوو لە ڕووی سیاسیەوە دەنا قۆناغێکی پرشنگداری نوێنەرایەتی هاوبەشەیە بەڵام دوایی شەڕ دروستە بێ ئایا ئەم شەڕە بەڕاستی ناپێویست نەبوو کە ڕووی داوە کۆمەلگای کوردستانی تووشی دابڕان و قوربانی زیاتر و خوێنی زیاتر کرد بە بۆچوونی من دیارە بعد پێش داوای بڵێم پێشتریش کوتم ئەو جەمهوری ئیسلامی یا ئەو مەلایانە یا ئەو ڕێژیمە بە هیچ شێوەیەک دەماهیەتی دانە بۆ تا ئێستاشی لەگەڵ بێ حەقی هیچ نەتەوەیەک بناسێ لە غەیری ئەو ئیشانەی کە بۆ خۆی مەبەستێتی و ترۆرپەروەری و پشتیوانی لە ترۆرکردنەوە شتانە ئەوە با ئەوەی لەوێدا بنین بەڵام دروستبوونی ئەو هەیئەتە هەر لە دەقەی ئەوەڵێ کە پێکات و بەشی هەرە زۆریشی هەڵسوکەوت و جهودی حزبی دموکرات بوو بە تایبەتی دوکتۆر قاسملوو بۆەوەی کە شەڕمان بەسەردانە سەر پێ کوردستان تووشی شەڕ ماڵوێرایی نەبێ ئەو هەیئەتە ئەکسەریەتی ئەوان نەبوون کە دەیانویست بە هەر دەلیلێک بێ کوردستان وێران دەبێ ماڵە خەڵکی بەخوڕە دەگیرێ هەرچی دەبێ ببێ بەڵام ئەوان تازە بەسەرداکەوتون و دەبێ خۆیان مەسرحکەن ئەوە واقعیەتێکە و هەر لە سەرەتایی دەستپێکردنی مەسەلەن ئەمە کە بڕیاریان داوا یعنی ئەمە گەیشتونە ئەو قودرەتەی ئەو حکوومەتە خەتەرناکە بڕیاری داوە کە لە پادگانی مەهاباد ئاڵوگۆڕ بکرێ نەقڵ و ئینتقالات بکرێ کە من مەسئولی پێشمەرگە بووم لە ژێر چاوەدێری پێشمەرگەی ئێمەدا ئەو ئەرتەشە بێت و ئەو ئەرتەشە بڕوات وەختێکی برادران خەبەریان بە مندا کوتیان ئەو ئەرتەشەی کە هاتووە بەدل بکرێ بگۆڕدرێ ئەوە لە تەپەی تابانی پێشیان پێگرتم ئەمیش بە هەموو پێشمەرگە و گوڕۆکان چونکە من لە ژیانمدا سابقەی منیش دەردەکەوێ لە غەیری ئەو کەسەی بەنێوی جاش پشتیوانی لە حکوومەت کردبێ لە نەلێرە نە لە لای خۆماندا ئەوجی دەسەڵاتیدا فەنگم بەڕووی هیچ کە دیەتێکی دیکەی ئیناو خۆی زانیم خەتاشیانە بە تایبەتی کۆمەڵە نەتەقاندووە ئەمن بە هەموو هێزەکانم مەسئولەکانم کوت ئێوە بڕۆن کیان منداڵە مەدرسەی و شتاتونوانە کوتم بڕۆن چواردەوری بگرن لە زۆر جێگای کەژە شتم تکا کردوێتەوە خۆتان نیشاندن یەک تەقەی نەکەن یەک بەرخورد نەکەن هەتا من دێم چونکە هەر ئێوە ببینن ئەوانە کە من فڵانوانە بخۆیان حسابێ دەستێ ئەمە کەوام کردو وەختێککە من چوومن سەرعینی شوێنەکە و کە ئەو ئەفسەر وشتانە ڕاگر بوو منداڵەوە کە هەرایان بوو ئەرتەشی زیدی خەڵکی فڵانوانە دە وەختیدا هەرچەندی هەرچی ڕوون تێدەکرد هەرایان دەکرد و چەند کەسێک لەوێ بوون و فڵانوانە ئەمە نەمزانی کە دوکتۆر قاسملوو لە ماڵی کاک فەتاحیە کە ماڵی لەوێ نزیک بوو ئەمن خەریک بووم نیازی ئەوەم هەبوو بڕێکی دیکە قسەیان بۆ بکەم ئەمە ئابڕووی کورد دەچێکەمە ئەو ئەرتەشە بە پشتیوانی ئێمە لەژێر نوێنەراتی ئێمەدا بەدڵ دەکرێن ئەمە نیازمەوە بوو پێشمەرگەکان نەفەرم دەکەن بوون پێیان بڵێم ئەمە کار و بەوەی نەبێ ئەگەرە من پێم کوتن تەقەی هەوایی بکەن کە تەقەی هەواییتان کرد منداڵەوە کە یەک نەفەر لەوێ نامێنێ
ئەوانەی کە ئەو شتان ساز کردو کۆمەڵی هەرکەزێکە لە 20 نەفەر 30 نەفەر تێناپەڕن لانی کەم 150 پێشمەرگە هاتووە بێزگە لە هێزەکانی دیکەشمان لەوێ هەیە ئەوان بخۆیان بەلایشیدا دەڕۆن لەو کاتێکدا چێچ بوو بە دوکتۆر خاسملووی کردووە گەر فریانەکەوی مەلا ڕەسوڵ کە بۆ خۆی لێرەیە شەڕ ساز دەبێ دوکتۆر خاسملوو بە دوای منیدانار کە بە دوای منیدانار دەمن کە چووم کوتی نیازی چیت هەیە کوتم دوکتۆر حاڵەکە وای ئەوە پێم کوتم ئەمن ئاوا دەکەم کوتی نابێ کوتی ئێستا بۆ خۆت دەزانی ئەمن هیچ نێوەکەم لە مەسەلەی پێشمەرگە و شتیوادانیە دوو منداڵ بکوژێم دەڵێن مەلا ڕەسوڵی پێشماز منداڵی مەهاوادی کوشتووە تکار لێ دەکەم ئەوەی مەکە منە نان دەگەم مامۆستا قسە دەکەم تەلەفۆنی هەڵگە دەگەڵ مامۆستای دوکتۆر خاسملوو بە خۆی بۆ هەموو ئارامی خۆیەوە زۆر بە ئارامی مامۆستا ئەو هەرایە 3 ساستان کردەوە ئەو منداڵەکانتان بۆ ناردوون ئەمە هەیئەت بڕیاری داوە ئەو ئەرتەشە لەژێر سێبەری لولەی فەنجێمەدا بگۆڕدێ بۆ دەکرد مەلا شادی دەنگیدا هەر نەڵم دەڵێسی نەم دەزانی دوکتۆر خاسملوو بە تووڕەیی کوتی مامۆستا بەڵێ ئێوە کردوتانە ئێوە ناردوتانە ئەوانەی لەوێن کۆمەڵەت ئێستا مەلا ڕەسوڵ لێرە لە پەنام ڕاوەستاوە ئەوە تەکلیفم لێ کردووە کە ئەوەی نەکا پاس چەند دەقەیدیکە هەر بەرخوردێکە شتێک ڕوودا لە سۆتۆیە خلاصە زۆر بەتوندێەوەی پێ و تەلەفۆنەکە دانرایەوە دیسانەکانە دوکتۆر تەکلیفی لە من کردەوە کوتی تکار لێ دەکەمە تۆ بە هیچ جوورێکی هیچ عەکسول عەمەلێک مەکە کوتم دوکتۆر بابە ئەمن دەزانم منداڵە ورکە تەقایان گوێ لەبێ هەڵدێن ئەوانش خوب بۆ من ناگرن ئەمە خۆشەریان لەگەڵ ناکەم ئەو مانع بوو بە هەر حاڵ لە پێش چاوی هەمووی ئێمە ئەو سەرباز و ئەفسەرشتانە ئەو چەکان لێ دەکراوە ڕویان دە من دەکردیان زایان مەسئولیەتێک شتێکم هەیە ئاغا چیکار کنیم ئاغا نازانم چی فلان وانە یعنی ئەوە بەشێک بوو لەوەی بە عەمدی شەڕ بە سەمەدا بسەرێتەوە ئەوە واقعیەتێکە کەوانە لە ڕۆژی ئەوەڵەوە لە ماهیەتیاندا نەبوو لە ڕۆژی ئەوەڵەوە وەک کاک مسوای شاڕی پێکە حیزبی دموکرات سازشکار و مازشکارە کاک مسوا دەڵێ 5 مادە ئەمن بۆ خۆم کە قسەم دەکرد لەسەر خود مختاری دە 3 مادەدا خولاسەم کردبەوە یعنی ڕاستیان دەکرد ئەمە دەمانەوێت بە هەر قیمەتێک بێ و کوردستانی باشوور شەڕمان بەسەردان لەسەر بێت چونکەمە هیچ بەرگریەکمان پێ ناکرێت ئەوانەی داگیرکەری کوردستان و بەحسا پشتیوانی ئێمەشن ئەوانەی استفادەی لێ دەکەن جا ئەوەیە کە شتە ئەوەی کەم باسی دەکەم واقعیت ئەوەیە ئەو شەڕە کە لەبەینی ئێمە و کۆمەڵە ڕاستاز بوو ئەمن لە مەریوان مەسئولیەتم هەبووە لە هەوشار مەسئولیەتم هەبووە لە مەهاباد مەسئولیەتم هەبووە لە مەنتەقەی مەنگوڕاتی مەسئول لە هەر جێگایەکی ئەمنی لێ بووم ئەو هێزەی دە اختیاری مەدا بووە 20 بەرابەری کۆمەڵی بووە بەڵام بە عالەمی ئاشکرا شەڕیان پێ دەپرسی کاکە شەو ڕۆژ ئیدەوە سازشکار و نازانم حیزبی چی و چی و فلانوانە ئەمن نەمنوویستوە قەت لەگەڵ واشەکەم بەڵام جارجار دەمترساندن وەک واقعیت شەڕ هەڵایساندن لە ڕۆژی ئەوەڵیانەوە کۆمەڵە هەڵیایساندووە بەڵام ئەمن بە نووسنی نووسیمە ئیدامەی شەڕ حیزبی دموکرات دوکتۆر خاسملوو لە دەرەوە بوو کە هاتەوە چەند برادەر شاهید ماون لە سوێدن ڕەحیمی ئەمیری و کۆی ساداڵی کێوکێوکتم ئەگەر دکتۆر بێتەوە و شەڕەکە ئیدامەی هەبێستا کاری بە کۆمەڵی نەماوە تازە شەڕەکە دەستی پێ کردووانەیە کە دکتۆر هاتەوە ئەو بخۆشیان باسییان کردووە کە تەکلیف کراوە فلان کراوە بامە یالاامێ لەسەر تلویزیۆن و ڕادیۆ شوانە خوێندێتەوەوانە ئیدامەی شەڕەکەم بخۆم بە حیزبی دموکرات دەیتوانی شەڕەکە ڕابکرێت بەڵام بە عالەمی ئاشکرا کۆمەڵە شەو و ڕۆژ کاریان ئەوە بوو شەڕ بۆ ئێمە سازکەن و خەڵک لە ئێمە هاندن و کەەوە حیزبێکی عەشیرەتی و حیزبێکی نازانم فۆداڵی دەرەبەجی ئەو شتانەیە بەڵێ وایە بەڕاستی بەڵام یەک شت هەیە کە ئەوان مدعی ئەوەن کە خۆشت تشارەت پێ کرد کە حیزبی دموکرات ئەوە لە تۆی بەیانیەیەکە داتە دەرۆ ئەو شەڕە ینی ئیعلانی شەڕەکە لە واقع نەک ئیعلامیشی ئیعلانی شەڕەکە لە دژی کۆمەڵە ئەمە ڕەخنەیەکی سەرەکیەکە بەرەوڕۆی حیزبی دموکراتە بێتەوە بەڵام بەرحاڵ ئەو شەڕە بووە و پێم وابێ هەردوو لایەن ئێستا ئەبێ داوای لێبوردن بکەن لە هەم لە یەکتی کوردستان بۆ ئەو بابەتە بەرحاڵ ئێمە هەنی بگذەرین لەوە هیوادارین کەشتی تر ڕوو نەداتوە لەو بابەتە بابەتێکی ترکە کاک مستەفا ئەماژەی پێکردوتی چەندین جەریان یان ڕەوتی فکری لە ناو حیزبی دموکراتە بووە ئەم ڕەوتە فکریانە ینی بابزین چی بوون بەڕاستی چون بابەتێک هەیە کە لە ناو ئەو نووسراوانە کە هی ئەو سەردەمەن یا و کەسانە وەکو ئەومانان کە باسیەکەن دوو پرسی سەرەکی هەیە یەکێک سوسیالیزمی دموکراتیک کە ینی پێم وابێ
دکتۆر قاسملوو هەوڵەدات کە ئەم شتا مۆتۆربە بکات لەو حیزباوە پشتیوانی لێ بکات بەڵام پێم وابێ بەرەوڕۆی کۆمەڵێک بەرگریە یان خۆڕاگریە بێتەوە لایەنێکی تر ڕەدیەکاتەوە تەنانەت حتاڵێن بە وەکو بە سوسیال دموکراتیک بێ من حەزەکەم بزانم جیاوازیەکان چی بوو ئەو وەختە چون هەندێک قسە هەیە کە ئەڵێن کەسایەتی دکتۆر قاسملووە ئەو زاندی تێگەیشتنەی ئەو بەهۆیەوە کە لە دنیای دەرەوە بووە لەگەڵ دوو بچێک ئاشنا بووە لە چێک بووە و سوسیالیزمی ناسیوە ئەو زانیاریانایە ئەو تێگەیشتنە کە ئەو هەیبوو لەسەر فکری سیاسی ئەو وەختە یان سوسیالیزم یان فەلسەفەی سیاسی لە قوارەی ئەو هەیکەلە سیاسیە کە ئەندامانی ئەو حیزبە بوونیان ڕاهبەرایەتیەکەی نەبوو ینی جۆرێک لی تێ ناگەیشتن و ئەمە وای کرد کە وایە کرد کە کێشە دروست بکە ئەمە حەزەکەم لەسەر ئەوە قسە بکەین کە ئەو وەختە لای ئێوە جیاوازی سوسیالیزمی دموکراتیک و یان سوسیال دموکراسی چی بوو یان هەر خودی سوسیالیزمەکە ئەو وەختە جەوی فەزای ئەو وەختە چۆن بوو من عرضم کردی کە بۆچوونی جیاواز هەبوو لەو بارەیەوە بۆچوونەکەش دووشت بوو هەرچی دکتۆر قاسملوو بوو بە شێوەی علمی و بە شارەزاییەوە کە بۆ خۆی لە وڵاتانی سوسیالیستی و لە وڵاتانی سەرمایه‌داریش هەیبوو هەم لە دموکراسی غەربی هەیبوو هەم لە سوسیالیزمی مەوجود هەیبوو وەکو وڵاتانی سوسیالیستی و هەم لە سوسیال دموکراسی ئوروپای غەرب هەیبوو ئەو بە شێوەی تیۆریک و بە شێوەی زانستی هەڵبژاردنێکی کردبوو لەو نێوەیدا ئەوەش سابقەی هەبوو خۆبۆوی تازەگی نەبوو ئەو بۆیە مەسەلەن لە پراگ دەرکرات دوای بەهاری پراگ کە یەکێک لەو کەسانە بوو ئەسەن نێوی هەبوو لە خودی بەهاری پراگدا کە وەکو ئوستادی دانشگا یەکێک لەو تێۆریسیانان نەبووە کە لە واقعدا سوسیالیزمی مەوجودی وڵاتانی سوسیالیستی ڕەت کردوێتەوە و سوسیال دموکراسی قبول بەڵام بۆ بەشێکی زۆر لە کادر و ئەندامانی حیزب ئەو لەو جەوەڕە سوسیالیزم دەخوێندرایەوە کە وەختی خۆی ئەحزابی کۆمونیست هێنابوویانە خاوەرمیانەی ئەو دوشتە تەواو لێک جیاواز بوو و لەگەڵ ئەوەی کە ئەو دوشتە دروست دەبوو بە تایبەتی وەختێکی کە دکتۆر قاسملوو ویستی لە کورتەباسێک لەسەر سوسیالیزمدا ئەوەی بکاتە تیۆریزە بکە و بیکاتە بڵێن تیۆری حیزبی دموکرات بۆ مەسەلەی سوسیالیزم ئەو کێشانە زۆرتر زاق بوونەوە مەسەلەیەکی دیکە کە زۆرتر دەخالەتی هەبوو لێرەدا ئەوە بوو کە بۆ زۆر لە ئێمەمانان ئەس جوملە ئەمن شەخسان بۆ خۆم کە پێشوەش سەفەری هەردووک ئەمنیش هەم فەڕەنسا و ئەڵمان و بلژیک و ئەوانەم کردبوو هەم سەفەری بولغارستان و ڕومانی و ئەو یەک دو وڵاتی پای ئەڵمانی شەرقی و ئەوانم کردبوو نەزەرێکی تایبەتیم هەبوو لەسەری و حتا لەباری تیۆریەوە فکرەکەی دکتۆر قاسملووی 100% وا بوو ڕاست بوو بەڵام زۆر لە نێو ڕێبەرایەتی حیزبدا کێشە لەسەر ئەوەی بوو کە بابە ئێستا وەختی ئەوەیە کە ئێمە بین مەوزع بگرین لەسەر سوسیالیزمی مەوجود ئێمەیەکی کە لە بەرەی شەڕدا لەگەڵ ڕژیمی کۆماری ئیسلامی شکستمان هێناوە پەڕیوینەوە بۆ باشووری کوردستان جارێکی دیکە لە وڵاتی خۆمان ئاوارە بووینەوە لە باری نظامیەوە لە ڕاستیدا شکستمان خواردووە پێویست دەکا ئێستا ئەو مەسەلەی مەطرح بکەین بە تایبەتیش کە نزیکەی 200-300 کادر لە نێو حیزبدا بە هەر حاڵ وا لە مەسەلەکەی تێگەیشتووە و باوەڕی بەوەی هەیە کە ئێمە نابێت دەستکاری ئەو بۆ چوونە بکەین کە لەسەر سوسیالیزم هەیە چونکە ئەساساً کێشەی منە کێشەی حیزبێکی میلی دموکراتیک نییە کە ئێستا مەسەلەکەی مەسەلەی نەتەوەیە ئەو دیارە ئەو دوشتە هەبوو دکتۆر قاسملوو دیارە بە حەق بە عیلمەوە بە زانستەوە دەیویست ڕێبازێک هەڵبژێرە بۆ حیزبی دموکرات ئەگەر باسی سوسیالیزم دەکات کە واقعی بێ ڕاست بێ و ڕاستیش دەرچوو بە هەر حاڵ بەڵام وەختێکی کە مەسەلەکە مەطرح بوو ئەمن بەش بە حاڵی خۆم مخالیفی ئەوە بووم کە ببێتە نەزەری حیزب نەک بە دەلیلی وەی کە مخالیفی محتەواکەی بووبم بە دەلیلی وەی کە دەنگوت ئەوە کێشەی حیزبی دموکرات نییە زۆر لە کادرەکان کە تێش دەگەیشتن لەو مەسەلانە
لەبەر ئەوە نەبوو مثلەن یۆ کاک حەسەنی ڕستگار کەسانی دیکەمان هەبوون کە تێدەگەیشتن لە سوسیالیزمەکە لە هەردووکی و دەشیانزانی کاوەی دکتۆر قاسم دەیڵێ ڕاستە بەڵام دەمانگوت کە ئەوە ئێستا کێشەی مە بۆچی بێت بۆ حیزبی دموکرات ئێستا بێ لەو هەلومەرجە حساسەدا ئەو کێشەیە بۆ خۆی ساسکە زۆرتر بەرەکان ئاوا لێک جیا دەبوونەوە لە ڕاستیدا بە تایبەت کە لە کۆنگرەی شەشدا باسێکی زۆر کاک بەلا ڕسوڵیش دەزانێت هاتە گۆڕێ و ئەوەڵە قبول نەکرا و دوایە باقلیت بە ئەکسەریەتێکی زۆر کەم قبول کرا و خولاسە ئەوە هەبوو لە نێو حیزبدا بەڵام نەبوو بە شکافێکی ئەوتۆ کە واقعان ئیدی ببێتە دووبەرەی جیاواز لەو وەختیدا دەڵن بەڵام عواقبی وەی لە دوایە بەرۆکی زۆر کادری گرتەوە یعنی بمان هەیە نەمان هەوێ شتێک هاتە گۆڕێ لە نێو حیزبی دموکراتدا کە مخالیفی هەبوو موافقیشی هەبوو هەر ئەوە حیزبەکەی کەمێک لەت دەکرد دوایش خولاسە شتێکی خراپی کە لەسەر سوسیالیزمی دموکراتی من بۆ خۆم تا ئێستاش ڕخمم لەسەری هەیە ئەوە بوو کە عواقبی بۆ دانرا بۆ کەسێکی کە مخالیفی ئەو کورتە باسە بێ زۆر چاکە شتێک مەطرح دەبێت لە نێو حیزبدا با مەطرح بێ ئەقەلیەت و ئەکسەریەت هەیە ئەکسەریەتەکە قبولی کرد دەبێ ئەقەلیەتەکەش قبولی کە ئەوە ڕێوازی حیزبی ئێمەیە بەڵام ئەکسەریەتەکەش ئیدی نابێ ئەوانە حەزف کا بە دەلیلی ئەوەی کە مخالیفی ئەو فکرەی بوون یعنی بڕێک ئەو شتانەی هاتەنێوەکە بڕێک ناخۆشتری کاک بەلا ڕسوڵ پێ دوای کۆمەلگای کوردستان پێویستی بەم بەحسە هەبوو بەتابەت حیزبی دموکرات ینی دکتۆر قاسم زۆر لە پێش حیزبەکەی خۆی و کۆمەلگاکەی خۆی بوو چونکە ئەو هەموو ژیانی لە ئوروپا خوێندبووی جیاوازیەوە نێزانی بەڵام حیزبی دموکرات حیزبێکی کادرەکانی یا ئەندامەکانی یا پێشمەرگەکانی و سەحی کۆمەلگای کوردستان کۆمەلگایکی خوێندەوار نەبوو بۆ مانایی کە ئێمڕۆ هەیە ئایا پێ دوایە ئەم بەحسە پێویست بۆ کاتە هاتنێو حیزبی دموکراتەوە ئەو درندۆکەی دروستکردەوە کاک مستەفاوتی عواقبەکانیشی دوایی بەرەو لیستی فیکس دێت دوای جیاببوونەوەی ڕێبەراتی شۆڕژ گێڕشی لەیەکەوێتەوە باقیدە من ئەسڵەن وەک کاک مستەفا بڕێکی شارە پێکرد ئەسڵەن نەک پێویست بوو نەزەرور بوو دکتۆر قاسملو لەسەر ئەو هەموو زانیاری و هەز بە هەموو کەم و کووریەکان و بەرەو پێشوونەکان دەکرد زۆر محافەزەکار بوو لە ڕۆژی ئەوەڵی یەکگرتنمانەوە کە بەیەکەوە لە کمیتەی مرکزی دابووین دەگەڵ ئەو کاک کەریمی حسامیەی وەک مشک و پشیلە هەمیشە بەتایبەتی کەریمی حسامی هەر بە عالەمی ئاشکرا لەسەر وڵاتانی سۆسیالیستی لەسەر مەسەلەی دۆبچێک دەیکوت ئەتۆ ئانتی کۆمونیستی بۆیە دەرکراوی لە پراک و لە کۆفلانوانە بەڵام دوو قاسملو بەڕاستی خۆی لێرا دەدا ینی قەت زۆر نەدەچۆ ئەو شانەوەکە جوابی بداتەوە هەتا بە کەریمی حسامی بڕک پیاوێکی زار شەڕ بوو بە تەوهینیشەوە یەکجار لە کۆبوونەوەی بڵغارستانمان لە ماڵی خودی کەریمی حسامی وا لەسەر ئەو مەسەلەی پشتیوانی لە حیزبی توودە و نازانم چی و چیوانە ئەوان خورمیشان دەکرد بەگەر دوو قاسملودا هات وەک تەوهینی پێکرد ئەمە شەش حوتێک بوون کاکاشمی کەریمی بەداخەوە کەوساڵ فەوتی کرد و فلانوانە دکتۆر قاسملو هات لە کەمن و کاکاشمی کەریمی وەردا مەلا عەبدوڵڵا بوو برێک گازندەی کرد کوتی ئەو پیاوە زۆر ئەوەیە وایەوانە ئەم کوتم دکتۆر بەشێکی زۆری خەتای خۆت دەکاتە ئەتۆ ئەو کابرایە بە هەموو شێوەیە گەتۆ بە ئانتی کۆمونیست و چی و چیوانە لە قەڵم دەدا ئەخەت و دیفاع لە خۆت نەکەمە چ لێ بکەی ئەتۆ وەک زافێکت لە مقابلدا هەبێ وایە کوتی نا من نامەوێ دم بە دوای لەگەڵ ئینسانی وا بکەم ئەوە پیاوێکی ئاوایە بەرحاڵ ئەمە لەوێ بڕیارماندا کەریمی حسامی چوو بوو پوڵمان بۆ گۆڕەتەوە چرکەوانە کە هاتەوە داماننا دکتۆر قاسملو ڕۆیشتە دەرێ بۆ گەڕان و ئەو شتانە دامان ناکوتمانە تۆ هەم شێوەی کوردەواری دەبێت چۆتەوە هەم شێوەی سیاسی نازانی دکتۆر قاسملو کێ ئەتۆچەی باشە ماڵە خۆتە ئەتۆ چۆن لە ماڵە خۆداوە تەوهین بە دکتۆر قاسملو دەکەی خولاسە زۆرمان چیم بۆیانە کوتمانەگە دکتۆر ئێستا دێتەوە دکتۆر هاتەوە معزەرەتی بۆ نێنیەوە ئەمە حسابت بۆ دەکەیت دێشیزانی حتمەن هەڵمان دەبسات کە هاتەوە لەو شانەدا بڕێکی پڕوو بوو وەڵا یەکسەر هەستا و دەستی دەستۆی دکتۆری کرد و عزی بۆیە نایەوە مەقسەدمەوەیە دکتۆر قاسملو دەمێک بوو لە ئۆردوگای سۆسیالیستی پەشیمان بووە دەمێک بوو هەوڵی ئەوەی بوو بە هەر ڕێگایەکدا بێ بەرەو ئەمریکا بێ بەرەو وڵاتی غەربی بێ فڵانوانە بێ ڕێگایەک پاتەوە بەڵام نەشی دەویست کە ئەو دەمێ هەستی دەکرد حیزبی توودە هەمیشە پێگەیەکی دەنێو ئێمەدا هەیە شەودایم خەریکی بن کۆڵکردنمانن
چەندەها جار هەوڵیان داوە بە تایبەتی لە دەورانی ئەو کیانوری نامەردا هەوڵیان داوە کە دوکتۆر قاسملوو بگۆڕن بە ئەنواعی شێوە ئەوانەی هەست دەکرد بەڵام حتا لە کن برادەرەکانی نزیکی خۆشی نەیدەدرکان نەیدەکوت باسی نەدەکرد هەتا دەو دوایەدا ئەو مەسەلەی کورتە باش و ئەو مۆزوعانەی هێنا گۆڕێ کە باخیدەی من ئەو ئیختلافاتانە بەشێک لەوەی سەرچاوی گرت بەشێکیش کە بوو بە لیستی فیکس کە بەڕاستی لە هیچ کوێدا دنیادا ئەمە نمونەیەک دێنمەوە لیست فیکسیانی چی یعنی تۆ ئینسانێکی کە لیستێکت داوە دەکەوە هەر بۆ خۆت بڕیار دەربە ئەگەر چێت پێخۆشە بە قەنەی تۆ دەکێشێ ئەو ئەندامی سەرکردات تۆ بێ ئەدی ئەو خەڵکە ڕێیان چییە ئەمن بۆ نمونە باسی خۆمان دەکەم ئەمە لە کۆنفرانسیەوە هەتا گەیشتنە کۆنگرەی سێ تقریبا ئەندامانی کمیتەی مرکزی دەفتەری سیاسی زیاتر بوون لە کمیتەی مرکزی بەڵام دەدوای کۆنگرەی سێدا و کەمە کۆنگرەی چی کۆبوونەوەی پلونمی لە پاریس گرتمان لەوێ ئەمن پێم دەکەوشی کردم یا دەبێ ئەو دەفتەری سیاسیە کەم بکرێتەوە ببێتە 5 نەفەر لە 7 نەفەرەوە یا بە کمیتەی مرکزی هەڵوەشێتەوە و ئەو دەفتەری سیاسی کمیتەی مرکزی بێت لەوێ برادران قبولیان کرد و بەخۆشیەوە یا بەداخەوە ئەمن لەوێ بووم بە ئەندامی دەفتەری سیاسی و دەفتەری سیاسی بوو بە 5 نەفەر مەقسەدم وایە دوکتۆر قاسملوو لە زۆر شتدا ینی لە زیاتی وەی زووتر هەڵوێستەکەی گربایەوانە هێندەی لێک دەدایەوە هێندەی لێک دەداوە بەدوادا بە شکست و زەرەری خۆی تەواو دەبوو لەناوە واقعیەتێکە ئەوەی ئەوە باسی دەکەن ئەوە ڕاستە کاک مستەفا چاکی شارە پێکرد نەدەبوو چونکە بەڕاستێکە لە بە شخصی دوکتۆر قاسملووی نەبا ڕێی نەهێنابوو یعنی ئەو وەک زوور بوون کە زوور بوو فلانوانە ڕێی هێنا کوتە باس ئەوەیە جاش دەکات